پەیوەندی مرۆڤ بە ژینگە و درەختەوە بە مەبەستی گەڕانەوەی ژینگەیەکی باش و پاکتر بۆ هاونیشتیمانیانی شارەکە ژمارەیەک لە کوڕان و کچانی خۆبەخشی شاری کەرکووک کەمپینێکیان بۆ ناشتنی 100,000 نەمام لە شارەکە پێکێنا. ئەندامێکی کەمپینەکەش دەڵێت تا مانگی شوباتی داهاتوو کەمپینەکەیان کار لەسەر کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ کڕینی نەمام دەکات. دواتر لە ساڵی داهاتوو دەست بە ناشتنیان دەکات. ڕاگری کۆلێژی کشتوکاڵی زانکۆی کەرکووکیش دەڵێت هاوکاری کەمپینەکە دەکەن بە مەبەستی دابینکردنی ژینگەیەکی پاک و لەبار بۆ دانیشتوانی کەرکووک. ئێمە نیازی ئەمانەیە بتوانین لە ساڵی داهاتووە لە سەرەتای ساڵی داهاتووە ڕێک لە مانگی دوو کاتی نەمامچاندن بتوانین ڕێژەی 100,000 نەمان بچێنین کە ئەمیش باشێکی گرنگە ینی بۆ سەوزکردنەوەی شار و ئامانجی ئێمەش ئەوەی ڕاستی لە ڕووی دەسەبەری هەناسە بکەینەوە دووبارە ژیان بەخشینەوە بە شار بتوانین ژیانێکی تەندروست بۆ خەڵکی ئەم شارە دەسەبەرکەین. چەندین لایەنەوە وامان کردەوەکەوە هەوڵ بدەین بۆ پاکردنەوەی ژینگەی کەرکووک بە تایبەتی کەوا ئێستا لە زۆر بوارەکانە پیس بووە ژینگەی هەوا ژینگەی خاک ژینگەی ئاو ئەمانە هەمووی پیس بوونە. هاوکاری ئەمە بۆ ئەمان ئەتوانین بڵێن لایەنی ئەکادیمی ئەتوانین یارمەتیان بدەین خولیان بۆ بکەینەوە ئەوانەی ئەو شوێنێکەوە ئەو لایەنێکەوە زانست پێگەیشتووە تا ئەوکو ئێمڕۆ بتوانین ئەوانە بگوازینەوە ستانداردی جیهانی بۆی کەرکووک بگەین ستانداردی جیهانی لە سەوزە و لە ژینگەیە. بەپێی ستانداردی گیانی دەبێت لە 150 ڕووبەرە ئاوەدانیەکان سەوزایی بێت. بەڵام بە وتەی ئەندامێکی کۆمەڵەی کوردستانێکی سەوز ئێستا لە شاری کەرکووک ڕووبەری سەوزایی لە نزیکی لە 102 ئەمەش بە پێوەرە ژینگەیەکان بە گرفت دادەنرێت. بە پێی ستاندارد دەبێت لە هەر 100 متر دووجایەک 15 متر دووجایی سەوزایی بێت. بە پێی ئامارە کۆنەکان دیارە ساڵانێکی زۆرە نەهامەتیەکان وایان کردووە لایەنی پەیوەندیدار نەتوانێت ئامارێکی تەندروست بۆ ئەو ڕێژەدارانەی کە ئەژمار دەکرێن. ئێمە ناتوانین بواری کشتوکاڵی ئەژمار بکەین بە پانتایی سەوزایی. تەنها دارەکانی کە غاباتین پێیانەڵین یاخود داری ڕەزەکان باخەکان ئەوانە ئێمە ئەتوانین ئەژماریان کەم بڵین ڕێژەی پانتایی سەوزایی لە شوێنێک چەندە. لە ئامارە کۆنەکاندایە ئەو ئاماری کە لە بەڕێبەرایەتی کشتوکاڵی کەرکووک هەبوو لە 100 بوو بە پێی ئەوەی 1 ملیۆن نەمام لە ناو شاری کەرکووک هەبووە. ئەتوانین بڵێن ژینگەکە ینی ڕێژەکە لە 2 نزیک بووینێتەوە ینی دووەکەشمان قەپات نەکردووە. ئەگەرچی ڕێکخرا و لایەنە پەیوەندیدارەکان لە هەوڵدان بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی و ناشتنی نەمام لە شەقام و ماڵەکاندا بەڵام بێ خزمەتی و پشتگوێخستنی ڕووبەرەکانی سەوزایی وای کردووە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەکە ڕوو لە کەمی بکات. بە پێی ئامارەکان و وەکو پێشبینیش دەکرێت لە بەرەنجامی پیسبوونی ژینگەوە لە کەرکووک نەخۆشیە مەترسیدارەکان ڕوو لە هەڵکشانن و تەندروستی دانیشتوانیش لە مەترسی جددیدایە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.